بە هۆی خراپی ڕێگای ئاغجەلەر ناحیەی تەکێ ژمارەیەک شۆفێری ئۆتۆمبیلی بار هەڵگرگرت بوونەوە و بۆ ماوەی نزیکەی 7 کاتژمێر ڕێگا سەرەکیەکانی ناحیەکەیان داخست. ئەوان باس لەوە دەکەن لای ئێستادا ڕێگای ئاغجەلەر تەکێ بەشێکی زۆری بە تەواوی تێکچۆ و بە کەڵکی هاتوچۆکردن نەماوە، هەر بۆیە ڕۆژانە ڕووداوی نەخوازراو لەو ڕێگایەدا ڕوودەدات. داواکاریشن مۆڵەتیان پێ بدرێت با ڕێگای ئاغجەلەرکانی شەیتان داهاتوچۆ بکەن کە لە ئێستادا نۆژەن کراوەتەوە. ئێمە لە سعات 5:30 بەیانی ئەو ڕێگایمان داخستۆ تا سعات 9:30 کەس نەهاتۆ بەهانامانەوە. ناچار هاتووی ئەم جادەیەمان گرتووە بۆی بەرپرسێمان سوودی لێرە بێ بەهانامانەوە کاکە حەدی ئەم کێشەیەمان بکە. لەو جادەی شێخ پاڵەوان هەموو چەوبەردت سیارەمان تایی پێوە نەما. ئەکسلمانشکەیە سیارەمان کاکە جان عاتڵاتی زەرەری لە قازان زیاترە. داوای حەقی خۆمان دەکەین کەس نایە بەهانامانەوە کەس جوابمان نایەتەوە. ناچار جادەکەیان لێگرین حەدی ئێمە هەر ئەوەیە. ئێمە بەدەست زەریبەوە بەدەست ڕقمکردنی سیارەوە بەدەست غرامە و فەوتاوین. جادەکەشیان کاکە هەمووی چەوبەردا. داواکاریمان زۆرە. جارێ ئەم جادەیەمان کە وێران بوو کاتی خۆی پێشتر هاتن 2 کیلۆمەترێک بوو چاچیان کرد 2 کیلۆمەترەکەش بەو شێوەیە چانەکراوە گشتی ڕەگڵەیە و دوایەوە ڕێگای کە تەوەکەڵ تەچێ هەیە ئەو هەر وێرانە یعنی سیارەکانمان وێران بووە ڕۆژ نییە زەرمان لێ نەکەوێ شانسی ئەتەقێ زەرێکی زۆرمان لێکەوتووە چاکی ناکەن ئەو لاقەدێکی لاقەتی شێخ پاڵەوانی پێدەن هەموو ڕۆژێ حادیسەی لێ ڕۆدا هەموو ڕۆژێ یعنی تر جادەیەکی وێرانە داواکاری لە حکومەت بێتە سەرخەت. بەڕێوبەری ناحیەی ئاغجەلەریش دەڵێت داواکاریە و شۆفێرانیان گەیاندووەتە سەروی خۆیان. هەریەک لە وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێم و بەڕێوبەری گشتی ڕێگەوبان و ئاوەدانکردنەوەی پارێزگای سلێمانی بەڵێنیان داوە لە ئایندەیەکی نزیکدا دەرخستەی پێویست بۆ ڕێگاکە بکەن و دەست بە نۆژەنکردنەوەی بکەن. ئێمە داواکاریەکانیانمان گیانە سەروی خۆمان و سەبارەت بە چاکردنی ڕێگاکە ئێمە لەگەڵ بەڕێزان وەزیری ئاوەدانکردنەوە و بەڕێز بەڕێوەبەری ئاوەدانکردنەوەی پارێزگای سلێمانی لە گفتوگۆیان و قسەمان لەگەڵکردن بەڵێنی چارەسەرکردن و دەست بەکاربوونی کۆمپانیەکە دراوە جاریکە دەست بە چاکردنی ڕێگاکە بکە و سەبارەت بە کردنەوەی ڕێگەی کانی شەیتان بەڕووی بار هەڵگرەکانە ئێمە چارەسەری ئەو گرفتەش بەدڵنیایەوە هەم لەگەڵ شۆفێرەکان خۆیان هەم لەگەڵ کۆمپانیای ئەو کۆمپانیایی کە دەست بە چاکردنی ڕێگەی تەوەکەڵ ئاغجەلەرەکە گفتوگویان لەگەڵەکەین و ئومێدەکەین بگەینە چارەسەرێکی گونجاو بۆی چارەسەری هاتوچۆی بار هەڵگرەکان بکەین لە کاتی دەستپێکردن بە چاکردنی ڕێگاکەیە. ناحیەی ئاغجەلەر دوو ڕێگای سەرەکی هەیە کە هەریەک لە ڕێگای ئاغجەلەر تەکیە و ئاغجەلەرکانی شەیتانە. بەشێکی زۆری ڕێگای ئاغجەلەرکانی شەیتان لە ماوەکانی ڕابردوودا بە هەوڵ و ماندووبوونەکانی بەڕێوبەری ناحیەی ئاغجەلەر نۆژەن کراوەتەوە. بەڵام ئەم ڕێگایە تایبەت کراوە بە هاتوچۆی ئۆتۆمبیلی بچووک. هەر ئەمەش نیگەرانی شۆفێرانی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانی لێکەوتوتەوە چونکە بە خۆیان دەڵێن لە کاتی نوێکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیل پارەیەکی زۆریان بە ناوی ڕێگەوبانەوە لێوەردەگیرێت. لەگەڵ ئەوەشدا ڕێگەوبانەکانی هاتوچۆی ئەوان زۆر خراپە و زۆر کاتیش زیانی زۆر بەر ئۆتۆمبیلەکانیان دەکەوێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی ئاغجەلەر.